بەڵێ ئازیزان و خۆشەویستانی و بینەری بەرنامەی کەناڵی هیوان، من شەماڵ عەلیم و ئەمڕۆ لەگەڵ میوانم کاکاوە مەحموود سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی شوێی کوردستان سەبارەت بە قەیران و جوڵانە و یا ناڕەزاییەکانی کوردستان و هەروەها سەبارەت بە پرسی گۆڕانکاری لە کوردستان گفتوگۆکەین. پێشەوەی کە بچینە ناوڕەکە کاکاو سەبارەت بە خصوصیاتەکان قسەیە کرد، بەڵام من وام بزانم پێم بڕیت کاکاوگەر بتانی درێژە بە ئەو شتانە بە ئەگەر شتێکت ماوە من خۆشم کۆمنتم هەیە سەبارەت بەم باسە چ سەبارەت بە قسەکانی بەڕێزت یا سەبارەت بە خصوصیاتەکانی ئەم قەیرانە لە کوردستان. وەکوتم ینی کە ئێمە لە مەفهومی اقتصادی سیاسیەوە باسی مەسەلەکە بکەین بۆ تاکیدکردن لە قسەکەی جەنابەتەوەیە کە تێکڕای ئەو هەنگاوانەی کە حکوومەت وەریگرێ و ئەساساً بەشداریکردنی خەڵکە، بەشداریکردنی کۆمەڵگەی مەدەنیە، بەشداریکردنی ئەوەی کە پێڵە سوناعی ڕێی ئەوەی ڕێی داڕژین ناو کۆمەڵگا بیرروبۆچوونیان چۆنە، بەڵام بێت بیرکاتەوە کە کۆمەڵێک بەناوی مستەشار یان پەنا بە بەر مەرجەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی پەنا بە بەر ڕەچەتەی ئامادەکراو کە ئەو ڕەچەتە ئامادەکراوە لە چەندین وڵات تاقی کراوەتەوە نەیتوانیوە تەنمیە گەشە پێدان جێبەجێ بکە. من پێم وایە دیسانەوە لە قەیرانێکەوە بازەدا بۆ قەیرانێکی تر واتە قەیرانی دیکە دروستەکاتەوە و ئێمە لە دائیرەیەکە لە بازنەیەکە ئاژین و ئەمە والەیەکە کە ئەگاتە حەدێک واتکە قەیران ئەوەی کە پێڵێن قەیران هینی هەیە ینی قۆناغی هەیە بە بۆچوونی من ئێمە تا ئێستا ئێمە لە قۆناغی دووەمی قەیرانی ینی قۆناغی سەرهەڵدانی هەیە کە دەسەرتاوە سەرهەڵەدا دووەمین قۆناغی ئەوەی هەیە کە نمووەکە ینی قەیرانەکە گەشاکە ئەو قەیرانە و قەیرانی ئەوە هەیە کە جاری وە هەیە تووشی لێڵیە بێ لە چۆن لە چی چارەسەرکردنیوانە و مەرجە چارەسەری بکە کە ئەگاتە ئەو حەدێک کە مەرجە چارەسەری بکە من پێم وایە ئەو کاتە هەنگاوێکی تر دێتە پێشەوە ئەویش پێڵێن هەنگاوی گۆڕانکاری کۆمەڵایەتی کە ئەو گۆڕانکاری کۆمەڵایەتیە پەیوەندی بە حرەکاتی اجتیماعیەوە هەیە. زۆر چاکە کابێ ئێستا وەختی ئەوە بچینە سەر جوڵانە و ناڕزایەکان کاکاوە، بەڵام من بەر لەوە پێم خۆشە چی بڵێم با بڵێم خاڵ خەمە سەر حرفەکان بەڕێز داماژەت بە شتێکی زۆر گرنگ کرد کە بەڵێ قەیرانی سەرمایه‌داری بەڵام هەموو وڵاتە سەرمایه‌داریەکان وەکو یەکتر ڕوبەڕووی نابنەوە. لەوە گەڕین کە ئەمریکا ئێستا لە کوردستانە هەیە هەر پێکاتەیە کە تەرکیبەیەکە لە سەرەتاوە کە دروست کراوە بەڕاستی هەر بۆ نەوت فرۆشتن دروست کراوە، ئەگەر نا خەڵک بێوێ دەوڵەت دروستکە دەوڵەت داری بکە اقتصاد بەڕێوەبەرێ کۆمەلگا بەڕێوەبەرێ ئاوا ناکە کە ئەمانە کردویانە، بەڵام ئەمە بخینە ئەو لاوە ئەمە بۆ خۆی کوێشێکە لە کێشە قورسەکان و یەکێک لە خصوصیاتە تایبەتیەکانی ئەم قەیرانەکە ئێمە هەمانە، بەڵام ئەمەش لەو لاوە بوەستێ مەسەلەیەکی تر ئەوەیە دەوڵەتێکی وەکو نیوزلەندا لەسەر حکومە یاخو وەکو سوید مەسەلەن لە ماڵەوە پارە دەداتێ بۆ نمونە هەتا مەجموعە ئیسلاحاتی دیاریکرا و کرا لە شێوە مەجموعەیەک داواکاری هەبوون ساڵانیشی دوور و درێژ بوو نیقابەکان داوای نەکردن پارەمان نییە لە کوێمانە بکەین کردیان خێرا. ئەمریکا ترامپ و هەموو کۆماریەکان لە بەرامبەر بێرنی ساندەرز وەستا بوون یانود سەحەی عامە بەچی دابینەکەی بودجەکەی لەکوێوێنی لە پڕێکا دی لە کاتی کۆرۆنا بودجەکان پیا کرد و پاریان تەبع کرد و دان بە خەڵکو و هینا نەبوو، بەڵام ئەمە هەمووی لە جێگەیەکەوە هاتووە کە بڕای من ئەمەیە ئەو خصوصیەتەی کە لە قەیرانی کوردستانە هەیە کە من پێم خۆشە حرف خەمە سەر نقطە بخەمە سەر حرفی قسەکانی بەڕێزیشت باسەکە لەسەرەوەی لە کوردستانە ئێمە دەرگیری کاپیتالیزمێکی بێهەوسارین، کاپیتالیزمێکی حتا لە نیۆلیبرالیزمیشە کە خۆی بە معنا بە تعریف بڵێن سەرمایه‌داریەکی بێسنوورە و ئازادی دراوە بە بازار و ئەوانە، بەڵام هێشتا کۆمەڵێک کابح و کۆمەڵێک بڵێن برێک هەیە کە ڕێگە ئەگرێ کاپیتالیزم ئەوەی کە ئەوێ بیکە.
باشە تقریبا 100 ساڵێک لەمەوە بەربوو پۆلانی نەک مارکس پۆلانی کە کەسێکە هەر اقتصاددانێک بۆ ئەوانە و مارکسیستیش نەبوو سۆشیالیستیش نەبوو بەڵام کابرایەکی ئابووری بۆ اقتصادزانێک بوو باسێکردی سەرمایه‌داری لەسەر دوو مەزدە لەسەر دوو سەرچاوەکارەکە ئینسان وە سروشت وەگەر لی نەگەڕێی هەردووکی وێرانەکە لەبەرەوە بێ کاپیتالیزم هەوساری هەبێ کاپیتالیزم بیبەستیتەوە لیجامیکەی نێڵی بڕوا بە ئارەزی خۆی ئەمەی ئێمە لە کۆمی کوردستانە هەمانە سەرمایه‌داریەکە بەبێ هیچ کابحێک بەبێ هیچ بربەستێک چی پێخۆشە ئەیکا وە چۆن پێی خۆشە ئەتوانێ پارە و تاڵانی بکە و چۆن پێی خۆشە ئەتوانێ خوێنی هاوڵاتیان بمژێ و ینی بەڕاستی گەر زۆر قازانجی بکردا ڕنگ و خوێنمان لێ بگرن بیفرۆشن بە وڵاتانەوانە ڕوخی نەکەن لەمەشا ینی بە هیچ حدودێک هیچ سرورێکی بۆ دیاریکراوە نە یاسا هەیە نە قانون هەیە نە کۆمەلگایەکیشمان هەیە کە ڕێکخراوبوونتیایە مانایەکی بەرجەستی پیاکرد دەبێت لە ئێستاە کە سندیکایەکمان هەبێ ڕێکخراوێکی جەماوەری کرێکاریمان هەبێ مەسەلەن لە ناو جەماوەری دەستەن و هەژار و ئەوانەیە جۆرێک لە ڕێکخراو بوون لە ئارایە بێ کە بتوانێت بەربگرێ یاخود هەتەنانت بڵین چەپێک و سۆشیالیزمێکی بەهێزمان هەبێ کە بتوانێت هەڕەشە بێ بۆ سەر دەوڵەت و بۆ سەر سەرمایه‌داران و لێی بترسم لەگەر لەمە زیاتر بڕۆین لەوانەیە تەجاوز بکەینەوەوانە ئەم هێزش بەرامبەرمان تەجاوزکەوە لە سەرنجام بە زەرمان تەواو بێ ئەمانەمانە لە کوردستان بەڵام ئەوەی هەمانە تەقینەوەی ئەم ناڕەزایانەیە کە ئەیبینی کە من ئێستا دێمە سەر باسی ناڕەزایەکان و من پێم خۆشە لەم بابەتەوە تێڕوانینی بەڕێز بزانم کاکاوە هەڵکشانی ئەم جوڵانەوە ناڕەزایانە چۆن ئەخوێنیتەوە و خصوصیاتەکانی ئەم شەپۆلە تازەیە لە ناڕەزایی جەماوەری بەڕاستی چۆن ئەیبینی بوو مشەقەساتەکانی چۆن ئێمە چۆن مامەڵێ بکرێ لەگەڵیا لە بناغەوە ئەبێ پشتی بەستی بێ بۆی کەوا ئەم دیاردەیە بناسین هەموو ئەبعادەکانی بناسین هەموو ڕەهەندەکانی دیاری بکەین و بزانین چۆنی معاملە لەگەڵی بکەین و چۆنی کارێ بکەینکەوە سەرنجام بە قازانج و بەژەوەندی ئەم جوڵانە و ناڕەزایانە بشتێتەوە فەرموو کاکاوە بن پێم خۆشە ڕێی تۆ ببیستم ئەگەر پرسیارەکەم تێنەگەشتی دووبارە یەکەمەوە سەبارەت بە ناڕەزایەکانی ئێستاە ئەم هەڵکشانی ئەم ناڕەزایانە چۆن تەفسیرەکەی و خصوصیاتەکانی چۆنە بینی بەڵێ من پێم وایە وەکوت من سەرەتا ئێمە بۆ ئەوەی نەچینە ئەخانەی ئەو گوتارەی کە بە بەردەوامی پشت بە دروشمە بەستێ چکە ئەوەی ئەم ماوەیە کە ڕووی داوە هەر هەمووی دروشمە و دروشمە جاری وایە ئەگات حەدی جوێندان و دروشم و پێم وایە پێویستمان بە وەکوتم لێکدانەوەیکی سۆسیۆلۆژی هەیە بە سود وەرگرتن لە هەموو ئەزمموی حرکاتی جەماوەری یان بزافی جەماوەری کە چکە بزافی جەماوەری حاڵەتێکی نوێ نییە ئێستا ڕوویدا بێت بزافی جەماوەری بە بەردەوامی لە مێژوودا هەبووە من پێم وایە ئەوەڵان دەکەمین مەفهومی جەماوەر مەفهومێکی مقدس نییە و جادە بریتیە لە مەیدانێک بۆ ململانەی ناکۆشیەکان واتە ئەو ناکۆچانەی کە هەیە بووەوە دیسانەوە کارەبا کوژایە ئەزانین چێشتە نییە ئەو ناکۆچیانەی کە هەیە کە توێژی کۆمەڵایەتی جیاواز و چینی کۆمەڵایەتی جیاواز کە هەیەی ئەتوانێت بێنێتە سەر جادە واتە ئەبێ ئێمە بەو مانایە تەماشای جادە بکەین قوتسیەت و پیرۆزی نەدەین بە جادە و قوتسیەتی پیرۆزی نەدەین بە هەموو حرەکەتێکی جەماوەری ئەمانە چکان داخیرە حرەکەی جەماوەری یان جموجۆڵێکی جەماوەری بریتیەک لە حەشدێک لە کۆبوونەوەیەک دەمێنێتەوە ئەو مەبەستانە ئەو هەدەفانە چییە کە ئێوە ئەو حرەکە جەماوەریە کە ئێوە جێبەجێ بکەوە و لە مێژوودا زۆر حرەکاتی جەماوەری هەیە ئێستاش هەیە حرەکاتێکی بزافێکی جەماوەری ڕاستڕەوە فاشیە و جاری وە هەیە ڕاستەوە و فاشەکان لەو ڕێگاوە هاتووەتە سەر حکمیش بە ئەزمموی مێژووی واتە ئێمە چ جۆرێک بزافێکی جەماوەری بێ کاری لەسەر بکەین ئەمە یەک دووەمین ئێمە لەو بوارە ئایا بزافی جەماوەری یەکسانە بەس بە مەسەرەی خۆپیشاندان یان بزافی جەماوەری بریتیە لە جهودێک لە هەڵوکۆشتێکی ڕێک منەظەم
کە کۆمەڵێک خەڵک بەشداری تیاکە هەدەفێکی دیاریکراوی هەیە و پێکاتە و مکەویناتێکی فکری هەیە هزری هەیە توانای تعبیەکە و ئەو جهودانەی کە هەوڵەدەن بۆ ئەوەی کە ئەو گۆڕانکاریە بکەن لە هەلومەرج لە ڕەوش یان لە سیاسات کە پیاداکرێ یان ئەو پێکاتە و هەیکەلانەی کە هەیە ئەوانە بۆ ئەوەی کە نزیک بێ لەو بەها فەلسەفیانە لەو بەهانەی کە هەڵیان گرتووە بۆ نمونە ئێمە کە دەرەچین بۆ بزافێکی جەماوەری کە باسی ئەوەکەین بۆ نمونە دابینکردنی موچە کە ئەمە مەطلبێکی جەماوەری فراوانە ئەبێ جەخل لەوە بکەینەوە ئەم حکوومەتە بە سیاسەتی ئابووری بگۆڕێ واتە دێرەدا مەسەلەکە دەرەکەوێ مەسلەی ناوەڕۆکی ئەم بزافانە دەرەکەوێ بزافی جەماوەری وەکوتم دێرە لە پێناسەی جۆراوجۆر مەسەلەن ئالانتۆری مەسەلەن پێناسەی کردووە و لەبەر ئەوەی کە ڕەبتێکە بە قەزیەی مۆدرنیزم و یعنی حداسە و مابعد حەزاسە پۆست مۆدرنیزم ئەو پێی وایە کە نایەوێ دان بە پۆست مۆدرنیزمە بێنە منش لەگەڵ ئەوام کە نابێت دان بە پۆست مۆدرنیزم بێنی چونکە ئەمە بازدانە لە تاریکی نازانی بەرەو چۆکەوی هیچ شتێکی ناتە دەستەوە ینی پێناسەی جەماعەتی مەدەنی بەکارێنێ کۆمەڵی مەدەنی کە ئەوێ لە مەجای عامە ئیشەکە و پەنا باتە بەر یەکلاکردنەوەی کێشەکانی لەگەڵ دەسەڵاتە لە ڕێگای مفاوەزاتکردنی بەردەوام و ئەم مەرجیە ئەم حرەکاتە دیسانەوە بنەمایکی ئایدۆلۆژی زۆر تون کۆی بکاتەوە بەقەدەر ئەوەی کۆمەڵێک هەدەفی هەیە ئەو هەدەفانە ناوەندێکی زۆر بۆ نمونە لەوانەیە خەڵکانێکی کۆمەنیست و چەپ و پێشکەوت و خواز و سۆشیالیست کۆ بێتەوە لەسەر ئەو ناوەندە بە ئایدۆلۆژیەتی جیاواز بەڵام هەدەفەکە لێرەدا هەدەفەکە ڕوون و ئاشکرایە بزافی جەماوەری بەگشتی دێرە من زیاتر لەگەڵ ئەو ڕێی ئەو نووسەرم کە نووسەرێکی بەریتانیە کە ناوی گەیستانیگە مامۆستا لە ئیکۆنۆمیکس سکوڵی لەندەن کتێبەکەی ناوی وایە The Precariat the Most Dangerous Class کە بەداخەوە جارێ تەرجەمە نەکراوە بە زمانی عەرەبی باسی ئەوە کە پریکاریا کە وەکو بەدیلێک بەکاری هێنێ بۆ پرۆلیتاریا و مەبەست لە پریکاریا توێژە پەراوێزکراوەکانە ئەو توێژە پەراوێزکراوانە ڕیزبەندیەکی چینایەتی نوێیە و لە ئاکامی سیستمی سەرمایەداری پەیدا بووە ئەم توێژە پەراوێزکراوانە کە لە هەموو وڵاتە سەرمایەدارەکان هەیە لە وڵاتە سەرمایەدارە وابەستەکان وەکو ئێمەشکە هەیە بێگومان پێکاتەکانی جیاوازە پێکاتەی ئەم سیستمە ئەم توێژە بورە ئەم توێژە پەراوێزکراوانە لە فەڕەنسا جیایە لەگەڵ ئەوەی دوبنان یان لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە لە عێراقا هەیە یان لە کوردستانە هەیە دیچێت لە گرفتەکانی ئەم بزوتنەوە جەماوەریانە ئەوانە تەمانەکردنی فکری دوای حەداسەیە ئەمە یەکێک لە گرفتەکانی ئەوانە یعنی بۆ نمونە حەداسە کۆمەڵێک شتی بە ئەنجام گەیاندووە و کۆمەڵە شتی حەل نەکردووە ئەوەی بە ئەنجامی گەیاندووە بۆ نمونە هینە ئاڵوگۆڕکردنی دەسەڵاتە حزبی سیاسیە دیموکراتیەتە ئازادیەکانە کۆمەڵە ئەوشتانی کە هەمووان ئەزانین کە ئەمە هەمووی بەرهەمی بڵێ حەداسەیە بەرهەمی حەداسی سەرمایەداریە بەڵام حەداسی سەرمایەداری وەکوتم کۆمەڵە ئەو کێشانەی کە چارەسەر نەکردووە دێرەدا پرسەکرێت یەکێک لەوانە قەزەی بێکاری قەزەی هەژاری کە وڵاتی سەرمایەدارەکان بۆ نمونە کە ئێمە ڕوبەڕووی ئەو حاڵەتە دەبینەوانە لە ئێستا ئەم توێژە پەراوێزکراوانە مشکلەکەی ئەوەیە دەژێت تەئسیری فکری دوای حەداسن ئەمە یەک و ئەوانەی دەخودی دەسەڵاتن تەئسیریانە لەسەری بەڵێ قسەکەت ئیدا جوملەکە تەواوکە تۆ یارمەتیە بێ بە فکرەکە تەواوکەم بۆی چکە تۆ ئەبڕێ بۆی
فکرەکە کۆکەمەوە دوور درێژی پێنەدەن لەبەرەوەی لەبەر کات و لەبەرێنی جەنابەت من پێم وایە ئەوەڵان ئەگەر تۆ تەماشای خۆپشاندانەکانی دومنام بکەیت دروشمەکە کولون و دروشمەکە تەکنۆقڕات لەجاتی حزبی سیاسی ئەمانە هاتە پێشەوە ئەم دروشمانە لە تشرین ڕوویدا لە بەغداوانە لە ئەخیرا چیەتەکایەوە لە ئەخیرا حاڵەتی گێتەکایەوە لە جاتی ئەوەی کە قانونی هەڵبژاردننی عێراق قانونێکی خراپە سانتریگۆی معدل قانونێکی خراپترێنن لە جاتی ئەوەی گەندەڵکارانی ئەنجومەنی پارێزەکان تەقدیمی محاکەمە بکرێ ئەنجومەنی پارێزەکان وەلا ئەنێ ئیلغا ئەکرێ وکە ئەمە بوونی ئەنجومەنی پارێزگاکان خۆی دەخۆیدا هەنگاوێکە بەرەو لامەرکەزیەت و دیموکراتیەت لەم چوارچێوەی کە هەیە خۆشە لێرە ڕادگرم کاکاوە زانی بۆچی تۆ ئاماژەت بە شتێکدا من حەز ناکەم تێپەڕێم مۆزوعە ئاماژەت بە مۆزوعی گەیستانین و ئەو پریکاریەت و ئەو توێژە پەراوێز کراوە نەدا گوێ لە دەنگی من هەیە بە باشی وەنیە تێنەگەشتم بەخوا پرسیارەکەت پرسیار نییە مەبەستم وای لە پێم خۆش بوو لێرەیە ڕاد بگرم سەبارەت بە مۆزوعی پریکاریەت کە باست کرد و سەبارەت بەو تێڕوانینەی گەیستاندین سەبارەت بە پریکاریەت سەبارەت بەم چینە کە گوایە پێکاتێکی تازەیە و چینێکی تازەیە من وا ئەزانم بۆ خۆم لێکدانم لەسەرەوانە هەیە و ئەو تێڕوانینەی ئەو باسێکە لەسەر پریکاریەت تێڕوانینە بۆ چینی کارگەری ئەوروپا و ئەمریکا ژناوەی ئەو باسێکە پریکاریەت چینی کارگەری ئێمە هەر پریکاریەت بووە لەوەتی هەیە پریکاریەت بووە چینی کارگەرێکی فەسلی چینی کارگەرێکی پەراوێزکراو چینی کارگەرێکی بێنیقابەکراو چینی کارگەرێکە ناتوانێت هیچ ئەمنیەتێکی ژیانی نییە چینی کارگەرێکە هیچ ئەمنیەتێکی شوڵی نییە هیچ ئەمنیەتێکی اقتصادی نییە هەموو ئەمانە چینی کارگەری ئەمە وایە لەبەرەوە من وا ئەزانم ئێمە لە جاتیەوەی دابنیشین ئەم مستەلاحاتانی گەیستاندین بێنین کە من خۆم کتێبەکەم دوسێ جار خوێنەوە و باش لە تەفاسیلەکانی حاڵی ئەو تا ئێستا نەیتوانیەوە هیچ شتێک سەبارەت بە پریکاریت لە مەسەلەن بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڵێ هیچ شتێک سەبارەت بە پریکاریت لە ئەفریقایە بڵێ لە جنوبی شەرقی ئاسیایە چاینا هەنێ قسەی کردووە لە سەری یابانەوەوانە بەڵام لە جنوبی شەرقی ئاسیا هیچی نەتوانانی و ئەمریکا لاتین پریکاریت لە وڵاتی ئێمە چینی کارگەرە بە بڕوای من ئەوەی کە ڕاپەڕی لە کوردستانە ئەوەی کە ڕاپەڕی لە تشرینە ئەوەی لە لوبنانە ڕاپەڕی ئەمە چینی کارگەری ئێمە چینی کارگەری ئێمە ئاوایە ئەوە نیە بە ئینگلیزیڵێ take it or leave it پێ خۆشە هەرەمەیە پێ خۆش نیە هەرەمەیە چینی کارگەری ئەوەی کە لە ئەوروپایە لە شینەکە بە جۆرێک لە جۆرەکان هەمووی جلی شینی لەبەرایە و ڕێکخراوەی هەیە و ئیتیحادی هەیە و ئەزانێت چەند سەعات کارەکە حقوقەمانەمان نییە ئێمە چینی کارگەرمان هەیە ئاوا چینی کارگەرێک هەر ڕۆژی ئیشی دەستکەوت دەیکا و ئەم تەقینەوەی ناڕزایی ئەوانە و ئەمە مهمە لە دیاریکردنی خصوصیەتی ئەم ناڕزاییانەیە و من زۆر سپاس دەکەم کە تۆ ئاماژەت بەمەدا بەڵام ئەوێ بچینە سەر ئەوەی کە بزانین و ئێمە فێر بین و چەپەکان و سۆژیالیستەکان فێر بن لە ئەزمموی ئەم جوڵانەوانەوە ئەم جوڵانەوانە چۆنی خۆیان ڕێگەخن یعنی ئەوەی کە لە تشرینا خۆی ڕێخست و ئەوانە ڕێکخراوی نەبوو بەڵام وەختێک دێت مەیدانەکانەوە خەریکە بە جۆرە لە جۆرەکان کۆمەلگایەکی بەدیل دروستەکە من وا ئەزانم استراتیجی ئێمە بۆ معاملەکردن کە دواتر بە تەفسیلی ژەتوانین لەم بابەتەوە قسە بکەین لە معاملەیە ئەبێ لە خودی ئەم ئەزمونانەوە دەرپشێشرێ و ئەم ئەزمونانە خەریک نین بەو ئەندازەیە کە ئەڕوخێنن بیر لە بیناکردنی ژنەکەنەوە هەر ئەوەی کە لە ساحەی تەحریرە ئەم هەموو بینانیاندا نابوو خەڵک پارەدانرابوو شێپی خۆشە با پارە بەرێ ئەوەی کەوا محتاجەوەوانە پارە لەوێدانرابوو بەبێ قفڵ و بەبێ هیچ شتێکەس دەستی بۆ نابێت یعنی مەبەستمەوەیە جۆرێک ژیانێکی تازیان هێنا بۆ کایەوە ژیانێکی تازە دروست کرابوو بە بڕوای من ئەم ئەزمونە لە ڕێکخراوە بوون و ئەم ئەزمونە لە هینکردن لەم جوڵانەوانەوە وەرگرتن گرنگە مهمە و ئێمە خصوصیەتێکی دیاریکراو لەم حرەکاتانەیە کە بینیمان لە کوردستانیشا دەرکەوت ئەمەیە کە ئەم حرەکەتە حرەکەتی ئەم توێژە کە پێوترێ پەراوێز خراوەیە بەڵام بە بڕای من ئەم توێژە خۆچینی کارگەرە شێوازێکی جیاوازی لە ڕێکخراوە بوون لە خۆ دەرخستن و لە ئاعتراسەیە ئەبێ تی بگەین و بتوانین معاملەی لەگەڵا بکەین بەرحاڵ تۆ خەریک بووی باسیەوە دەکرد کە لە بەغایە چی کراوە چ لە ئەنجامی ئەم خۆپیشاندان و حرەکەتانی عێراقا کراوە پێم خۆشە لەو بابەتەوە قسەکانت ئیدامە بدەی بەڵام دواتر ئەچینە سەرەوەی کە لە کوردستانە چیکرا
هەڵە شەوان بەس من جۆم لە قسەکەی ئەخیر بەداخەوە هەمسان دەنگەکە باشە عینی بەداخەوە من مەحروم بووم لە مداخلەکەت ئەوەی بەس ئەوەی ئەخیر تێگەیشتم کە چینی کارگەری ئێمە هەر هەموو بە بەردەوامی پەراوەسخراوە ئەوە ڕاستە بەڵام ئێستا ناوەندی پەراوەسخراوەکان فراوانتر بووە چ لە بڵێن کوردستان چ لە عێراق و چ لە ئەوروپا یعنی جاران هەندێک کەسە بوو پەراوەسخراو نەبوو ئێستا بەرەبەرە ناوەندی پەراوەسخراو هەرچینی کرێکار نییە ناوەندێکی زۆر ئێزگار فراوان بووە ئێستا بۆ نمونە خەڵکێکەیە کولێت و تەواوەکە چێتە ناوەندی توێژی پەراوەسخراوە لەبەرەوە توێژی پەراوەسخراوەکان خەڵکی تایە نە خوێندەوارە خەڵکی تایە دکتۆرا هەیە ئەوانە و ئەم حاڵەتە بۆ نمونە لە لوبنان هەیە لە پاریس هەیە و لە کوردستانیش هەیە ئەم حاڵەتەیەتە پێشەوە باشەوە ئەوە هەر تعریفەکەی مارکس نییە بۆ پرۆلیتاریا کە ناو بە ناو لە وردە بۆژوازیەوە خەڵکە چێتە ناوێەوە ئەوە هەر تعریفەکەی مارکسە بۆ پرۆلیتاریا فەرقی چییە؟ بەڵێ مەبەستمەوە ئەخنا پرۆلیتاریا جایە پرۆلیتاریا جایە پرۆلیتاریا طبقەیەکە کە پەیوەندی بە عەمەلەی ئینتاجەوە هەیە جایە لەوەی کە پریکاریا فراوانترە ینی مەبەستەکە فراوانترە من بەسم ئەوەیە کە بە بەردەوامی ئێمە تەماشای دیارە کۆمەڵایەتەکان بکەین دیاردە کۆمەڵایەتەکان بە بەردەوامی فراوانە مەبەستم ئەوەیە ئەم بزوتنەوە جەماوەریانە کە لەڕاستیە بزوتەوەی توێژی موهەممەشە پریکاریایە ئەمە بستنەوەکانی ئەوانەیە ئەم بستەوەیە لەژێر کۆمەڵێک کارتێکردنە بەشێک لە کارتێکردنەکە دوو کارتێکردنەیە کە هەردوو کارتێکردنەکە تابعێکی جیهانی وەرگرتووە یەکێ لەوانە پۆپۆلیستی ئەم پۆپۆلیسیە بە بەردەوامی ناجەکە لە بیرکردنەوە پەیوەندی بە ئایدۆلۆژیەکەەوە نییە بۆ نمونە وای لێ هاتووە لە ڕاستەوە تا چەپڕە و تا بزودنەوەیکی کۆمەڵایەتی ئەتوانێت پۆپۆلیستی بەکاربێنەوەوانە ئەم پۆپۆلیسیە خۆ دەرکەوت لە گوتارەکانی ترامپ پۆپۆلیسیەوانە ئەگاتە ئۆردوگان یەتە خوارەوە بۆ بزودنەوە کۆمەڵایەتەکانی شەوانە بە چەپ و بەڕاستی ئەمانە ئەم پۆپۆلیسیە هەیە جگە لەوەی مەترسیدارترە دیسانەوەی کە پێڵن خیتابی کەراهیەت هیچ سپیچ ئەم خیتابی کەراهیەتە دیسانەوە کە کاتێک ترامپ دەیەوێت دیوار دروستکە لە نێوان مەکسیک و ئەمریکا ئەمە بەشێکە لە خیتابی کەراهیەت کاتێک مزگەوتەکانی تورکیا ئەڵێن کورد بەرازە لە ڕۆژسەد ڕۆژاوا بڕۆبیان کوژن بەشێکە سۆفیا کرێ بە مزگەوت بە بەردەوامی ئێمە حتا ئەگەر تەماشای ڕاگەاندن بکەیت مەسەڵەن زۆر بە ئاسانی ئەڵێ سەبەبی ئەوەی کە جنوب بۆ نمونە لاوازە هیچی تا نەکراوە پارەکە دزێ بۆ کوردستان بۆ نمونە لە مزاهرەکانی ئەو قەسر کابرای متەزاهر ئەو دەتشتینە کە ئەم قەسریان گروتی وریابن کوردە ئەم قەسر ڕزگارەکە کوردە چۆ ئەم قەسر لە کوێوانە مەبەستم چییە؟ مەبەستم وایە ئێمەی چەپ بەمانە فراوانەکەی ڕوبەرووی ئەرچێکی قورسە بینەوە بۆ ئەم حرەکاتە جەماوەریانە یەکێ لەوانە ئەوەیە کە ئێمە لە چوارچێوەیەک ئیشکەین کە گوتاری شعبەویەت لەسەر ئەم حرەکاتانە وەلا بڕێ گوتارێک بەکاربێت گوتارەکە مەنطقی بێ گوتارەکە واقعی بێوانە و ئەم حرەکاتە جەماوەریە لە چوارچێوەی ئەو نەزەریەی ئەوەی کە پێڵەن کۆلێکتیڤ بیهەیڤەر تیۆری سلوکی نەزەریە سلوکی ئیجتیماعی و حەشد لەوە دەرچێ لەو حاڵەتە دەرچێ کە لە بواری سۆسیۆلۆجی تەفسیری حەشی جەماهیری کراوە لە بواری هێستریای جەماعی دەرچێ ئەوانە و بچێتە حاڵەتێک کەوەی پێڵێن چۆن ریسۆرس مۆبیلایزیشن تیۆری چۆن تۆ ئەو مەواردەی کە هەتا چۆن ئامادەیەکەی چۆن بەکاریەنی و جگەلەوە چۆن سوود وەرگرین لە حرەکاتی نوێی هێن تازەوەی کە پێڵەن نیو سۆشیال موڤمنت تیۆری ئەو حرەکاتانە کە هەرچەندە زیاتر تەرکیز لەسەر بیروکراتێتی دەوڵەتەکەنوانە و ئەیانەوێ دووری کەن لە مۆرچەشی چینایەتی بەڵام ئەم حرەکاتانە ناو مجتەمەعی مەدەنی هەیەوانە و ئەمێنێتەوە ئێمە چۆن نموزەجێک پیاکەین کە هەویەی ئەم حرەکاتە پارێزین
پاراستنی شوناسی ئەم حرەکاتانە ئەوەیە کە ئێمە چۆن ڕوبەڕووی ینی بەدیلێک تەڕحکەین ئەلتەرناتیڤێک تەڕحکەین کە ئەم ئەلتەرناتیڤە دووبارە گۆڕانکاری بێ لە پێوەری کۆمەڵایەتی گۆڕانکاری بێ لە بەرهێمانانی کۆمەڵایەتی لە وەزعی ئابووری و بەشێکەوە بۆ نمونە مەسەلەن چۆن تۆ لەم حرەکاتە ئیجتیماعیە لە بواری ژنانە ئیشەکەی لە بواری دابینکردنی مەتاڵی بە ئیشەکەی من مەبەستم وایە ئەرشی چەپەکان نەبووارە قورسە ئەو قورسە و دەبێ بتوانن شوناسێکی تایبەتی بدەن مەم حرەکەتە ئیجتیماعیانە بۆ ئەوەی گالیکەن لە خۆڕسکی چکە حرەکاتی ئیجتیماعی بەم حاڵەتەی کە هەیە ئەمەی کای بینی کە هەیە کە خۆی مەشروعە فەرقێ لە بینی مەشروعیەتی حرەکاتی ئیجتیماعی فەرقێ لە نێوان ئەوەی کە ئەم حرەکاتە بە چی ئەگا ئەمانە پاراستنی مەشروعیەت بە دوورشم نابێت ئێمە بە بەردەوامی بڵێن ئەمانە خوێنمانشە ڕێژن خوێنمانشە فرۆشتن ئەمە هەمووی ڕاستە ئەمانە بەڵام پاراستنی ڕەوابوون و مەشروعیەتی ئەم حرەکەتە ئیجتیماعیە لە وەزع ئابوورەکەیە دەوەی ئێمە چ بەدیلێک هینکەین بخەینە ڕۆ ئەو کە بەیوەندی بە مافی ژنانەوە هەبێ بە مافی مرۆڤەوە هەبێ بە دابینکردنی ژیانی پڕکەرامەت بێ بە بوونی نەقابات بێ بە تایبەتی لە قۆناغێکە کە هەمومان هەستی پێکەین قۆناغی گواستنەوەیە و قۆناغی گواستنەوە شتێک لە قۆناغە زەحمەتەکان دژوارەکان جەنابەت دەزانی چۆن گرامشی پێناسەیەکاڵێ ئەو قۆناغەیە کە کۆن ئەمرێ بەڵام تازە نوێ لەدایک نەبووە لەدایک نابێ بەڵێ کاکاو من دیارە ئەم باسی کە بەڕێزت کرد لە ئاخیرە باسی خۆڕسکۆمانە من بە باسێکی گرنگی ێزانم سەرنجی من لەسەر مۆزوعی خۆڕسکاوایە و مێدەوارم ئەم جارە دەنگم ببیستی بەڕاستی زۆر نیگەرانم کە نازانم قساکەم تۆ ئاگاداری قسەکانم نیت حتمما دواترە بینی کە من قسەکان تۆمارەکرێ بەڵام بەداخەوە کە ناگا بە تۆ من بڵێم شتەکە ئاوا ئەبینم خۆڕسکیە ئەم خۆڕسکیە بەمانە بەو پیوریتیە بەو پاک و تەمیزە بەو موتڵقیە خۆڕسک نییە شتێک هەیە لە ڕێکخراوبوون لەناو ئەم جوڵانەوەیە دەرەکەوێ و ئێمە ئەگەر لەسەر ئەساسی قسەکردن لەسەر ئەوەیمە شتێکی خۆڕسک و خامە بە هیچ جۆرەی جۆرە ڕێکخراوبوونێکی تیانی ڕێکخراوبوونی بۆ ئیسیلاتکەین و بۆ تەزدیرکەین ناچارە بینە و کاتەوە مۆدێلە لە ڕێکخراوبوون و لە بڵین ئاسۆدارکردنی پێبدەین و ئەوانە کە لە مێشکی خۆمان دامانناوەیە لە کتێبەکان خوێنمانتەوە بە بڕای من تعاملی دیالکتیکی لەگەڵم حرەکاتە جەماهیریانە ئەبێ ئەوە بێ اعترافی پێ بکەیت بە دەرەجە یەکەم جارێ اعتراف بۆ بکەین جارێ ئەوەی کە ئەتوانێ ئاڵوگۆڕی سیاسی و ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی دروستکە ئەو جوڵانەوە ناڕزایانەیە نەک ئیلیتێکی دیاری کراو کە خەریکە خۆی کۆکاتەوە خۆی ڕێگە خاو سیاست داڕێژێ و بەرنامە داڕێژێ بەرنامە داڕشتن سیاست داڕشتن بۆ خەدانە بۆ تەوجیهکردنە بۆ تەدعیمکردنە بۆ پێشخستنە بەو جوڵانەوانە بەڵام سەرنجام ئەوەی کە ئەتوانێت کۆمەلگا بگۆڕێ هەرو خەڵکە دەستقلی شاوەیە ئەگەر هیچ شتێک لە مارکسەوە نەتوانین فێربین ئەوە بێ ئەوە فێربین کە ئەوە کرێکاران خۆیانن دەبێ خۆیان ڕزگارکەن چونکە ئەم پرۆسی ڕزگاربوونە بۆ خۆی لە خۆیان پرۆسەیەکی ینی ئەم پرۆسی خەباتکردنەوە ڕزگاربوون بۆ خۆی لە خۆیان پرۆسی ڕزگاربوونە و ئەمە زۆر زۆر گرنگە من پێم وایە باسکردن لەسەرەوەی مەتەنها خۆڕسکە و باسکردنی بەم معنایە و چوارخستنە کە پێویستی بە تەوجیهکردن و بەوانە هەیە چەند نادروستە عیبادەتکردنی پەرستنی تەقدیسکردنی ئەوەندەش نادروستە یعنی من لەگەڵ ئەوانە نیم دەردیکە بەڕێزت باسێکی کە جۆرێک بە پۆپولیستانە هەشتێک جەماوەرێکە بە باشێزانن ئیتر ڕەخنەگرتن لە جەماوەر بە کفرەزانن ڕەخنەگرتن لەوەی کە بڵێن ئەم کاریان هەڵە بۆ نەبووایەوە بکرای بۆیە باشتر بکرایە ئەمە ئیتر کابە کەس بووە بە بڕای من تەعاملکردنی دڵسۆزانە واقعیانە لەگەڵ ئەم جوڵانەوە ناڕزایانەیە تەعاملکردنیی ئینتیقادیە ئینتیقاد نەک بە معنای ئەو تێڕوانینێک کە هەمانە لەسەر ئینتیقاد ڕەتکردنەوە و شەتب هێنان و ئەوان ئینتیقاد بەو معنە هینە زانستیە مارکسیانەی کە ئێمە هەمان بۆ لە ڕابردووە کە تەقییمکردنی واقعیانەی ئەو جوڵانەوانە ئێمە پێویستمان بەوانەیە و پێویستمان بەوەیە خاڵی زۆعفەکانی دیاری بکەین و استراتیژێکی ڕۆشن بۆ سەرکەوتنی ئەم جوڵانەوەیە تەرسیم بکەین سەبارەت بە استراتیژەکان من لە بەشی دووەمە پێم خۆشە بێ کە ئیدامە بەمە بین ئێستا کاتی ئەوە هاتووە کە ناوبڕێکی
کورتی تر وەربگرین. ئازیزان و خۆشەویستانەوە بینەری کەناڵی هیوان، ئەم کەناڵە لەسەر یوتوبیش پەخشە بێ، بۆ پێشخستنی ئەم کەناڵە، بۆ تەدعیمکردنی ئەم کەناڵە، بۆ بەرەو پێشبردن و پشتیوانیکردن لێمان داواکەین کەناڵەکەمان لەسەر یوتوب سبسکرایب بکەن، اشتراک بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بگەنن. مەڕۆن لێرە بن پاش ناوبڕێکی زۆر کورت ئەگەڕێمەوە لای ئێوەی ئازیز.